ئەی وەختە و گشتوەختێکدان و خێر هاتیمنەوە خزمەتدان والبرنامج خۆشەکەدان بەرنامەجی نووشی گیاندان ئەمڕۆ وەخێراتندان کەی من وەر هەلقەیەکی تازە لە هەلقە خۆشەکاندان کە ڕاهاتن لەبانی و مەجموعی خواردنیش ئەمڕۆرەدان پێشکەشکەی من کە لەسەر داواخوازی ئێوەس یەکێک لەو خواردنانە کە ئەمڕۆ پرزۆڵە بە هەنگوین و جاترە یاخود وە عسل و زعتەرەرەدان پێشکەشکەی من إضافة إلى برنج قرمز وشواز تركي طبعا في المقاربة على ساور زبر بس ساور زبر نية برنج سورة طبعا إضافة إلى أي خواردن خوشة زلاتيك لبنانيك أرادان تقديم كيمن كزلاتي فتوشة اختلاف لباني كريا بين بعزيقيوت أي زلاط لبناني وبعزيقيوت سوريا خوي هر هين بلاد الشام أما أي طريقي برزولا طريقي مبتكرة هيج دولتيك ناتوانت خوي بكذا خاواني لأن تطويرات لمجموعي شيفي طبعا أول شيء تفاهمني تاكو عملية طرق ديري من أرى برزولا كمان عملية طرق شس برزولا تيري من كمي وشكوت باني كيمن ياخد ألياف ناو پرزۆڵەکە بکوژی من تا دوای ئەوە دەستکەیمنە فلفل ئەسود و خێ فقط إضافة على سوورکردنەوەی و شێوازێک بسيط طبعا ئەوەی کە توای منەی چەکوچێک توای من تەختەچوویک توای من ئەو خود تەختەیەک توای من کەمی وەقبۆت بود عملیەی طرقەکە دەستکەینە فيه طبعا بايته كيسيك استعمال بكيمن وكيساقا ودل خودان بود هر كيسيك داشتان لمال بس يفضل فالكون بود ليه بود لأن فالكون تحمل طرقة وقوته نادر يلو آساني فلابد أو إجمع فيدان با أيو بود جوان تيرمي عليها لنا راس قاتي كمو دي دس كما فرزولة كتانقم فرزولة هر ويشي وازة جوان قرمي وقوتنا هر مجرد اوها بس جوان كمي عزيت قوشتا قدم تاكو اليافقي ناوي بكوشم ودواي اوا دس كما تتبيل كردني إضافة أرى برشاندني وشيوازيك فرا آسان عليها وشيوازة جوان نايلم فرا تشاكوش بري بكافة تاكو قوشتاقم فرا تنكو نود وخوش بود عليها كفايته طبعا عملية الستيكيش وكاري بارن نك بس برزولا تيونن والستيك ويش وكاري بارن وهرشي قوشتيغا يو تيونن خنيبان جريل والتكي قوشت تكي قوشت حبل غوركا ياخد حبل برخ طبعا اليوا اقل ملاحظة كردن من جوان ترقيكم بين رأس زغانمان إيسا تقريبا وصيمنا مرحلة إنهاء قشت كميغا طبعا إيرا مامر كريايا أيش أرى قشت كريايا ولو هردقيت يونت كار بكد هيج مشكلة دان نية عليها جوان حاضري كمو دي وكارم نايد تاوقم جوان جوان قرموكم اگه تيدا بيردان حلقات سابق مجموعي خواردن درسي كردي من كا برگرو اجتي لبي فيردان كردن بس فقط تشور كردن تاوقا كيمن نيتوات فرا تشتوا كارباري من طبعا وما دام قوشتاقن فريشة فقط فلفل اسود والخيار يستيم جوان تاوەگەم چاورەکەم بۆ شیوازە
نایلم یەک شوێنم بەتاڵ بوو هشتی جوان شەورە بکەم و هیلمەی وەسراحەت خۆی هیلمەی وەسراحەت خۆی جوان ئاگرەکەی کزە بکەم و ئەگەر ملاحەزەکەن خۆی شێوازە ئەگەر بدوێنن ئەلێوە خۆی شێوازە گوشتەکەم بدوێنن شوان لێوە طبعا هەروەها وتمەفیدان قبل ما هەڵی بگێڕنینەوە یەک ڕەشە فلفل ئەسود دەینە پێی زانم ئارێوە جوان توێنن وە زبدەیش بکەنەی زبدە بکەنە ناوی هیچ مشکلەدان نییە إضافة إلى كمي خي فقط هذا وبس تشاوري كيمن وقتي يك وجه بود جادواي أوا قلبي وكم عملية شواقي استمرار كم جاري أي دوانيش مايا برشني مني تقريبا أي هنا دي نێتوانین منەوە کاری باری و لێن کار بوشمان تەواو بیوەپی بینەرە ئەزیزەکانمان چاوەڕێکەی من لە 5 دقە 6 دقە دوایەوە هەڵی گێڕیمنەوە دوایەوە کە حازر بیلیم نەی سراحەت بکەت تا دوایەوە بکەیم نەی عەسەلەکە وەل زاتەرەکە لە کوێ شوێنێک هەست توێنن لە هەرچی مارکتە دەستدان کەفت ئەگەر کەمی گەورە بۆ دیاخود کەمی بیچک بوو وەکوت مەفیدان تقریبا 4 دقە هەرا 5 دقە لەبان یەک لە هیلیم نەی دوای ئەوە تا ڕەنگ خۆی بۆ دوو قەڵبیەوە بکەی من ئەمما برنجە قرمزەکەمان تەما خۆی توێنن ساورۆ لێ بخۆن بەس من حەز کردم برنج قرمزەرەدان تەقدیم بکەم برنجە قرمزەکەمان برنج دوای من حێل دوای من ماجی دوای من نعناع دوای من معجۆن تەماتە دوای من کشتی لە کاپشنی شەرادان نووسێت و توێنن سکرینی بکەن یاخود ئەگەر لەبان قەنەواتەکانمان قەنەوات تلگرام توێنن سکرینی بکەن یاخود توێنن في نفس الوقت لە تلڤیزیۆن ڕسمێکی بگرن تاکو لەلادان بمینێت بینەرە ئازیزەکانمان ئەگەر ملاحەزەکەن من ئێستا دەستکردە کە ئەڕەسێ ئەی مەرحەلەی ئەحمیرارە من تقريبا 150 لاستواء ودسم كرت فمن يسا مجبور مكشتي قلبه كم يعني خوي يسي جنرات شوري كم استعمال كديد خوي اصلا شوري هانا هي فردولة فتا فردولة كيف تسمعنا كثير يقوم عن ديره وخيم الليلي عليه واجوان قلبي وكم مطيبات كان ودل خودان مطيبات بكنا ناوي مطيبات شاس مثلا كان بابي شيمن هي اللي يقدر تشينك فيسش ما دام قلبي كيمن مرحلة ترتاي من لبي براش بس فرنا ما تونا وتفرا جاي إضافة نرى هروها خير جوان خير كدينا باني يسيش شاوريم كيمن وسراحة خوي ليلى احمرار بكت إذا شاوري كيمن مين رزيقان بابا برشيت وشيمنا فاصلي قلتيمنا وخزمتان عملية قرادان خلاص كيمن بینەرە ئەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان تاوان لە دوای ئەوە کە پرزۆڵەکە ئاوها جواندی ڕەسیە و مەرحەلە کە ئەحمیرار خۆی وەرگرت دەست کردە ئاو فردانەکەی خۆی ئاوەگەی کشتیسە فردەد و هیچ سەواء لە ناوی نامینێت ئیمەش لێ عەمەلیە مضطەری من دووبارە قەڵبیەوە بکەی من
وەی شیوازە جوان قەڵیۆکەی من و هیلی منەی وەسراحەی خۆی بورشێت یەک سەریگینەی منە و هیلی منەیدی وەخت خۆی بووە طبعاً وەکەوت مفیدان ئەرا برنجەکە چەوچەتوانمە برنجەکە مجرد چشت عملیاتێک طبخکردن برنجەکەی فرە ئاسانە مجرد پیازێک توای من دی پیازەکەیش با پیاز چەرمی بود یاخود پیاز زرد بود مشکلە نییە بەس پیاز قرمز نێود لێن پیاز قرمزەرە ناو زەلاتە خۆشترە ئەلێوا جوان یەکێک لەو معلوماتە کە نتوێنن پیاز عسل لە چاوداندا بگرێت یا بکە دەدانەگیریە و ئەی نقطە دوێنن ئەی نقطە هەڵ نەگرن وەختی لە تیکەن لە ناوڕاستی ئێستا من هەڵیگرنەوە لێن ڕاهاتمە ئەی نقطە هەڵ نەگرن دی چاودان فرمێسک ناکات بازیگە هەزیژت ئەگەر بنێشکیش بخەیدە دەمت یاخود جارجک بخەیدە دەمت فەرقکەت خۆی سوبحانەڵڵا یەکێک لە سوود فرمێسک پیازە کە چاوپاکەت ئەلێوا جوان ئەلێوا جوان پاکیکەی من جوان وردیکەی من جا ئەیش عینەن مەقەیە دەست خۆدان بوون یوە سەری ئەوەک من کار نەکەن ئەی پیازە تقریبا خەلاص بی ئێستا تێری منەی کەی منەی مەنجەڵ خۆی و داگرسینەی اینجا ئیسە زەیت نەباتی یاخود زەی زەیتون یاخود کەرەوە کاربارە خۆدانزانم بە زەیت نەباتیوە کارتێرم ئەرە ئەمڕوو هیلمەی جوان پیازەکەم بڕزدە و مەرحەلە کە بقرچێت یاخو حازر بود اینجا دوای ئەوە ئەو باقی مەوادە کەمەنایی هەوڵ بن دایمەن ئاو سەرباندان فلتەر بود تا مباشرەتەن وەکاری بارن لە سەربان ئەرە ناو خواردنەکەدا فلتەرەکە فرە نیەتوات ماشەڵڵا فلتەر فروشیش فرە دیری من لێی شارە نسبەت ئاوەگە نسبە و تەناسوبی بکەن وەل بابیژی من وەل ئەو کەمی برنجەدانەنەی نسبەکە حەسەب پەرداخەکانە ئەیە ئەگەر خۆدان نسەب نەزانن نسبەکە وە پەرداخە مەثەلەن ئەگەر یەک پەرداخ برنج وە کارتێرن یەک پەرداخ و ڕوبعێک ئاو بکەنە بانیم ئەگەر دوو پەرداخ برنج وە کارتێرن دوو پەرداخ و نیم ینی نسبە و تەناسب تقریبا تاکو هینی خۆشیگەرەدان دەربچێت طبعا ئیضافەتەن ئەرە پیازەکەم 5 دەنگ هێل 5 دەنگی شێلیش کەمە ناو پیازەکە تا هین بود بازی هەست حەزوە هێل نییە حەزی وەنەکەی هێلە بەس حەزەوە نییە با دەدەمی لە ناخواردن توێنن لاوەنەی ئەو توێنن بینەی هەموو مشکلەدان نییە انشاءالله طبعا ئەی زەیتە من وەکاری تێرم زەیتە نەباتیە لە ناوک گوڵە بڕۆژە دەرکریایە یاخود چنجک پیازەکەی شیفرە گەرمە کردەمانەگیری و وتمە فیدان بوونی فرە خۆشەویستە بوون گوڵە بڕۆژە دەدەپیم ئەلێوا جوان چاوەڕێکەم پیازەکەم لێلا تقریبا برنجەکەم دوو پەرداخ خاوتوات لێن تقریبا خۆی لە دوو پەرداخ برنج زیاترە فەوتمە فیدان دایمەن بە ئاوەکەدان ئاو هین بود فیلتەر بود لەبان هیچ ناتوات خەزانێکدا بنن لەشان فلتەرەکە تاکو یەکسەر ئاوەکە دایرکت وەکاربارن طبعا چاوەڕێکەم توزە برنجەکەم لێلا حازر بود چاوێک دەمە هینەکەم ماشەڵڵا فرەی نەمایە
قرشە قرشی تێت ئەلێوا جوان ئیلمەی بورشێت وەستراحەت خۆی توێنن کەمی ئاو بکەنە ناوی خاسترە بەس جاری مەرحەلەی ئاوەگەی مایە تێ من سیر ئەیلاکەی من پیازەگەی جاری مایەسەی وی سراحەت خۆی سوورە بکرێت هیچ عەجەلەمان نییە طبعاً بینەرە زەگانمان ئێستا تقریباً کەمی ئاو توان بکەینەبان پرتۆڵەکەمان تاکو وە سەریعترین وەخت بورشێت بە سفرەنەوت مجرد کەمیەک بەس تەبخیر ئەرام بکات لە ناو خۆی بینەرە ئەزیزەکانمان ئەگەر زبدەوە کار هاوردن ئاو مەکەنە ناوی ئەگەری زبدەوە کار نەهاوردن فمەجبورین ئاو بکەینە ناوی تاکو بڕەسینە مەرحەلەیەک سریعترین وەخت بورشێت طبعاً ئەی لایش تقریباً پیازەکەم تاویارە و چاوەڕێکم لێ زیاتر بتاوێتەوە بەس نەڕەست لە مەرحەلەی سوزانن ئەلێوا جوان چاوەڕێکم ڕەنگەکەی بگۆڕێت قبل ما ئاو بکەمە ناو برنجەکەم ئیسەتیم ماجوونەکەم ئیزافەکەم کە کشتی لە کاپشنەرادا نووسانمە ماجوونەکە سڕ برد ئێنەوە کشتی کردە ماجوون قبل ما ئەوە خلاص بکەین و وەردەم دەستمان پاکەوە بکەی من بینەرە ئەزیزیم بکەن فرەدا ناسدەم من یەکێکم لەو شێفانە کە فرە وەسەریعی کارکەم و فرەوە شەڵەژاوی کارکەم فە لە بودێ دایمەن دوێنن فاوڵ دەم تەحەمل بکەن قەینا ئیسا دوای ئەوە کە ماجوونەکەیش کردمە ناو مەنجەڵەکە تێم مراحل إضافەی مکەونات کەم هەروەها وتمە فیدان نانا کشتی لە کاپشنەرادا نووسریایە توێنن خۆدان بدوێنێ وە سراحەت خۆدان ئەلێوا جوان سووریە وکەم ناناگە و باقی مکەوناتەکەوە توێنن تەماتەش بکەنە ناوی مشکلە نییە ئەیسە جوان لێوە تاکو دەمان ئەوە بکەم برنجەکەم کشت هینەکان بەری بگرێت برنجەکە کەمە ناوی ئاوها دوایەوە کە برنجەکە کردمە ناوی یەک تەقلیبەی سەریعێک دەمەفی دوای ئەوە ئاوگەکەینەوە بینەرە زەگانمان چیمنە فاسری گوتێمنەوە خزمەتدان باقی مکۆناتەکە تێکەن چاوەڕی مەزە بینەرە زیزەکانوان هاتیمنەوە خزمەتدان لە دوای ئەی فاسڵە برنجەکەم کە ڕسەی مەرحەلە ئەمجا تێم وردە وردە ئاوەگە کەمینەبانی ئەلێوە یەک کەمی ئاوی کەمینە ناوی کە قابل خۆی بوت یا ئەڵڵا جوان تێکەڵی کەی من تا بزانی من دی چەنی ئاوتوای من ئەلێوە جوان تێکەڵێکی من و مەحاولەکەی من چاوەڕێکەی من کەشت برنجەکە وەکەینەنەوە کەمی تر ئاو توای من برنجەکەمان ئاو توات تقریبا 2 پەرداخونیمیک ئەرە 1 کیلۆ تواست فەیلمێلەوە وەسراحەی خۆی حازر بوود بینەرە زیزەکانمان ئەویش تقریبا مەرحەلەی برنجەکەیش تێپەڕی و خەیمنەی ئەو دواوە دی و ئیسراحەت خۆی حازر بوود تقریبا پرزۆڵەکەیش خەریکە جوان کوڵت ئێستا تێ من دی مەجموعە شتێک دیری من مادام ئەو دوانە تەواو دی مەجموعەی دیری من حازری بکەین لەرا زەڵاتەکەمان لەبەرەو زەڵاتەکەمان چ سوورە کراویشتوات
یەکێک لەو شتەیلە کە نانەکە ئەرای سوور بکەیمنەوە و دی دەستکەیمنە دروستکردنی ئەی نانە لە کشوینێک دەستدان کەفت و پێژن نان لوبنانی یاخود نان شاورمە ئێوە هەرچەنی بکەن مشکلە نییە وە دڵخۆدان تێم لێوە ئەوەڵجار کەمی لە فێنجە ئاو هاوڕمەی فرە سەهلە توێنن باریکتر بڕنەی توێنن گەورەتر بڕنی لای خۆدامێنێت بەس خۆی متعارف عليها هەر ئەوەنەس بڕینەگەی گەورە بوود ئەلێوا جوان فەیستێم هەر وەها ئاوە کۆیان کەمەوە جوان لێوە کۆیان کەم تاکو دەستکەمە بڕین عکس من لێوە تۆمی بازیگی ئیژت نان بڕینەوە چەق و جایز نییە و بازیگی ژت جایزە و هیچ چش سەحیحێک نییە دەبان نان بڕینەوە چەق و جایز نییە چاوەڕیدان کەی منیوە خۆدان ئەگەر حەزناکەنەوە چەق و بڕنێ هەوە دەست بڕنێ ئەگەریش حەزکەنەوە چەق و بڕنی هەروە چەقوی خۆدان بڕنی حیات خۆشە سابی نەکەن وە لێو بچن وە لێوبان کەس ڕقی لە کەس نەچێت کەس زعاج کەس نەکرد هیوادارم انشاءالله عید وەدڵدان بی کە ئەی عیدەکەمی ممەیەز بی خۆش بی منیش فرە عەرق کردم لە عیدە و تا ئەمڕۆها عەرقکەی من تاوەدی هاوینەکەی خۆمان هاتە و تاوسانەکەی خۆمان هاتا لە ناوی دیارە تاونە دەدە و زستان ئیسەتیم بینە لە زەگانم زۆڵەکەم لێوە قەڵبۆکەم و چاوەڕێکەم تقریبا بە سێ ئەستیوایك فرە معقول چاوەڕێکم ئەستیوا کامل خۆی بۆت و ئاوەگە وتمە پیدان ئاوەگە اختیاریە توێنە بکەنە ناوی توێنە نەکەنە ناوی هیچ مشکلەدان نەوت فەئیسا دی داعینیە ئێرای بنەی من لەبەرەوە تقریبا توام ئاوەگەی تەبخیر بکرێت طبعا هەروەها زەڵاتەی فتوش خەس توای من توزی کەلەرم توای من خەیار و تەماتە و پیاز و توریش توای من پێیانە کشتی توای من تقریبا لە دوای سوورکردنەوەی ئەیە هەوڵە دەم ئینشاءالله دروستکردنی زەڵاتەکەیش ئەرادانکەم تاوان قاپێک توای من تاکو نان فتوشەکە کە سووری کردیمنەوە کێنیبانی تاکو لە چەوری خۆی نەمێنێت ئەلێوا جوان سەتێ من تێستیکێ من ئەگەر حازرە جاری حازر نییە تا ئەوە حازر بوو دی ئیمەش دەستکەیم لە چشدانانەکانمان دوو خەیار دوو تەماتە ئەو کاهووە لێوا جوان دەستکەم لە پێی تقریبا گەرم و بی زەیتەگەم کەمیەگە کشتی و یەکجا چاوەڕی نەکەن ڕەنگەکەی فرە بگۆڕێت لیان خۆی وەختی سەر دەبوت ڕەنگەکەی گۆڕێت هیچ هین نەکەن نەخەڵەترن یعنی مجرد بەس ڕەنگەکەی وە حاڵ گۆڕیا یەکسەر دەری بکەن لیان لە دوایە خۆی ڕەنگۆڕت بزانن چین جوان برش ئاها برشنی منەی نان لوبنانیەکە لە تۆرتێلاگە خۆشترە رازەڵاتی فتوش منیش لە بوو دێرادان کردم فەیریم نەی وەسراحەی خۆی حازر بوود هەروەها قاپێک هەڵبژێری منەرا زەڵاتەی فتوشەکە من با ئەیە بوو دەیجارم تا وردە وردە چشتەکان لەت بکەی من و
بخەینەی بانی چاوەڕێکی من ئەو کاتە کە نانەگەمان نێتێنێ من بیلیم نیە لێن فەجئە گۆڕێت ئێستا تقریبا خۆی لە ناو زەیتەگە ڕقبی ڕەنگەگەی ڕۆسەی مەرحەلە کەمی و حاڵ مایەسە یعنی یەک دقە هەرا یەک دقە و نیم بەت لە ناو زەیت فمن ئیسا تەقلیباتێکی کەم تا خوار بژدەبان و بان بژدە خوار ئەلێوە ئەوی شیوازە تاکو وە جوانترین شێواز حازر بوود بینە رەزیزەکانمان فتوشەکەم تقریبا نان فتوشەکەم ڕسەی مەرحەلە فئیسا کەمی تر وە حاڵ چاوەڕێکەم سوورە بوود و دوای ئەوە پاڵنەمەی زۆڵەکەیش ماشەڵڵا ڕسەی مەرحەلەی فرە جوان هەر هیلیم نێوە سراحەت خۆی تا حازر بوود هەر لەناو گوشتاوەگەی خۆی حازر بوود ئیسەیش تێم هەیە جوان لێوە کەیم نێ ئەیلا تاوە سراحەت خۆی سەردە بوود و حازر بوود مەلێوە جوان چاوەڕێکی من حازر بوود ئیسەیش تقریبا هەیە تاڵبی چیمە فاسیلی گوتێنێ و خزمەتدان تا باقی تەفاسیل ئەرادان حازر بکەم چاوەڕێم بم بینە رەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان لە دوای ئەوە کە دڵنیا بووینەوە برنجەکەمان فرینەمای حازر بوود و پرزۆڵەکەش هەر عینن ئاوەگەی خەڵاز بی و هەر هیلیمنەی تقریبا لەبان بخارەگەی خۆی حازر بوود ئیسە تێ من مکەوینات زەڵاتەی فتوش حازر کێ من طبعا زەڵاتەی فتوش هەرچی سەوزەی وەرەقیە عفوا قوبڵی کرد یعنی چوین هەرچی مثلا نعناع قبل كت جرجير قبل كت كلرم قبل كت تقريبا فرتشت قبل كت ف يعني كشكسيك وشوازي خوي دروسي كت بس إيميش أي مواد هاوردي منها تاكو كلا كش مالك بوت شرط نية إلا إيما أصلي جايب كيمن لأن باس أصلي جايب كيد عنار هاناوي جرجير هاناوي نعناع فريش هاناوي مثلا هەڵپینە هاناوی فەیمەن يتوانین من ئەوەنە تەکلفەی عالم بکەین من و ئەی مەجموعە چشتبارن و نه خلاص ئەوەی لە بازار هەست بکەرەی و خلاص شێڕێ بەس طبعا ئێمە ئینکار ناکەین من ئەگەر لەبان طریقەی ئەسڵێگە بکرێت خۆشترە و تامدارترە و لەزەت تایبەتێک دیرێت فەیسە من تێم جوان ئەلێوە خەیارەکە حازر کەم دوایەوە طبعا کاهۆگە توێنەوەی شیوازە بشورنەی کە من ئێستا هەروە شێوازە شوردمەسەی و توێنەنیش گەڵا بشورنەی هەم مشکلە نییە طبعا زەڵاتەی فتوش حەز کرد سەوزەکەی گەورە بوود تەقتێککردن سەوزەکەی گەورە بوود دی ئەویش لای خۆدامینێت بەس خۆی عادەتەن گەورە بوود عادەتەن خۆشترە ئەلێوە جوان فرە سەهلە توێنن لە کشماڵی دروستی بکەن توێنن کەسیش دروستی بکەت ئەلێوە خیار و تەماتەگە لە خیرەوە کارتێرم ویستەتیم لێ تەخەڵوس کەم تاکو کاهۆگەیش لێت بکەم طبعا تێم دووسێ گەڵا کەلعادە اختیار کەم ئەرە جوانکاری بۆ نمونە ئەی هینەیلە ئەی دوانەرە جوانکاری لە ئەخیرەوە یاخود سێدانە اختیار کەم ئەرە جوانکاری و تێم لە ناوڕاستەوە ئاها بڕمەی طبعا نیشەرە جوانکاری تۆم
عيش محبوب الملايين لێوا جوان دەستکەمە تەقطێعکردن زەڵاتەکەم زەڵاتەی فتوشێکیگە لەو زەڵاتە ئاسانەست کە کەسی توێنت بکەدەی مجرد موادێک بەسیط وات و ئەو تەکلوفەیش نییە سیل یان جەمیع وەرەقیات هاناوی إضافة إلى خس و طماطة و هيك شتيرة طبعا يوتين اللي مال تيكالي بكن وكو من وفينا كن تيون تيكالي بكن لأن من ليوا حسكم يراكوشي حسكم ليوا شتاقان مظاهري بود جا يستيمن كمي لي كالرميش بيمن أرى جون كاري ياخد تغيير ألوان اليوا كيمني أي قراغة تاكو لكش لايق رنجيك بدا فيمان اليوا جا يكي قلو مكونة أساسا غاني بياز قرمزو فجل ياخد تور يعني فرنيت وايمن أي دوانة كفايته فإما مادام تختقمان يكجا بيز في با بردوان بوي من لباني كار بكيمن تانك أي مشكلة نكات مانية يا جوان كيمني أي قراغة بياز جوان وشي وازا أيش كالعادة أرى جوان كاري يوا يوا أجا شريفة بوسي أوسيا تيمنيسا تورجمان باكو كيمن تويري بيشجان يتواد قلاقي للي وكنو ياخد توكلاقي بس زيادة قليلي لاون اليوا يوا جوان توزيعي بكن لبان كشلايق طبعا من حسكم عفويا كار بكم حسكم اوي كم من بكم اي ظاهري بود لبرد شاودان حزنا كم فيكو وميكو يشتير دام بكم ها هيج ناتواد مجرد زلاتي بسيطيقة اسيش تيمن مكونة اساسية اليوا كينا دوروبري طبعا تتبيلة جاي فرا سهلة هيج ازعاج خودان نكن مجرد ايا من ديرمي دبس السماقة ياخد ربع السماق يك طبقة ربع السماق يك طبقة ربع هنار اليوا جون يك طبقة سماق يك طبقة هنار إضافة إلى زيت الزيتون هي فرا سهلة أقل ملاحظة كان شان سهلة إضافة إلى ترش السماق أو نوع كشتي بيس كرديمة يسا باكي كيمن إضافة إلى نعناع جا باي جاري لا يمن إنجا يك مرحلة تر فتوش كيم نباني وال هي تقريبا دي وكار معنايت بس جون كاري بسيطي قراي كيمن تاكو إلاكي كمان آوا نجدة آو جوان بوس دي عيش أو ها جاب زندي چه دیری من لیلا را جوان کاری مایسو
ئەی هینەوە کارتێری من ئەی جوان لێوە دەستکەیم نەکارکردن بەس جوانکاریەک دی جوانکاری لای خۆ دانیشمێنێت چشت بەسیتی گۆ کاربارن ئەلێوە مەقەی دەست خۆدان بوون وەکو من عەجەلە نەکەن ئەلێوە جوان هیچ نیەتوات و تیارە نیە برای خۆ مەکەنەی تیارە اینە عەزیزەکانمان دوایەوە کە فەتوشەکە حازر کردی من و نجاتمان بیلەلی چیمنە فاسلێک فرە بەسیت و تێمنە و خزمەتدان کە خواردنەگەرەدان خلاصکەین چاوەڕێمان بوون بینەرە ئەزیزەکانمان هاتیونەوە خزمەتدان وەل پێشکەشکردن خواردنەکەمان تەمان لە دوای ئەوە کە برنجە قرمزەکەمان حازربی دی دەستکەی منە پێشکەشکردن وەی شیوازە جوان ئەوەڵ جار برنجەکەنەی من کەمی خۆم حەسکەمە قاب گەورارا تەقدیم دی ئەوە لای خۆدانی ژمینت هەرچەنی گەورەیکەن خۆدان زانن بەس من خۆم شخصی حەسکەم ئەلێواونەوە کشتی هینکەم فدی لای خۆدان مینت ئیوەی کەمیاتە دروست مەکەن محاولەکەن کەمتر دروست بکەن تا بخورێت من ئەگە دڵنیانەوەم لێ کشتی نەخورێت ئەوەنە دروست ناکەم حەقیقەتەن فئیسا تێمن عملیە نوعێگەمان کێمن کە فرە ئاسانە مجرد ئەلێوە دڵوعەگە یاخود پرزۆڵەگە کەیمنە ناو زعتەرەگە ئەلێوە جوان عسل و ئەلێوە جوان هیچ ناتوات ئەمەلەیە فرە بەسیتیگە تەوزیعی بکەن و گورەی دڵخۆدان ئێوە چێن حەزکەن تەوزیعەکەن تەوزیعەکەن هیچ مشکلە نییە ئەلێوە وەی شیوازە ئەلێوە جوان دی ئەوە دی لای خۆدان مینێت زاتر خۆشە توێنن وە زەیتونیش بخۆنەی توێنن یاخود و هێلکەیش هەر خوریێت دی ئەو چتەی لە لای خۆدان مینێت عەسەلیش کەم مارە و تاوان عەسەلەکەت ئەسڵی بود و زاتەرەکەت ئەسڵی بود چشت خۆشیک ئەراد دەرچێت ئەلێوە جوان کەمی عەسەلیش کەیم لەبان داباگەمان وەی شیوازە هیوادارم ئینشەڵڵا و دڵدان بود تاقی بکەنەوە محاولەکەن تاقی بکەنەوە لێن دڵنیام چشت خۆشیک ئەرادان دەکەت ئەیە پرزۆڵە و زعتەر و برنج سوور بی وەختی وتمەپیدان چێ حازریکەن فە تازیرەکەی وەی شیوازە بی کە شیوازیک فرە ئاسانە بە ئاینامەتیش کۆ بکەیمنەوە تا خدا بەرەکەت بخەدە ناوی بینەرە عەزیزەکانمان مراجعەی سەریعیک لێنەوان خواردنەکانمان ئەمڕۆ سەڵاتەی فەتوش داشتی منوەل پرزۆڵە و زعتر و برنج قرمز إضافة إلى عسل سلطة فتوشة قرب هنارو قرب سماق لنايبي والنعناع مجفف إضافة إلى أو سماق خي طبعا برزولا كيش هو بيكرر وشاودان حاضري كردي من وشيوازة إنجا خستي ميبان برنجا قرمزقا لبان أيمن سف جوانا إضافة إلى برنج قرمزقا خويو زعترقا وعسلقا ليلاو نجمة فيدان أراء أي روج أو أي حلقة كوتايو بيهات شاوريمان بكن وحلقة طازة وأخواني طازة جاري لادان خوش بود.